پێویستە لەسەر ڕۆشنبیران لە پێش هەموو کەسێکەوە ئەوانە بێ ڕۆڵیان هەبێت چونکە ئەوان ڕۆشنبیرن ئەوان خوێنگەرن ئەوان ئەزانن کێشە و مشکلەی ئەم کوردستانەی ئێمە چۆنە چۆن پارچە پارچە کراوە چۆن داگیر کراوە کێ دوشمنمانە کێ دۆستمانە ئەمە زۆر زەروریە بە نیسبەت خۆمەوە ئامادەم سەردانی هەموو شوێنەکان بکات ئەگەر سێری مێژومان بکەین لە یەکەم دەقیقەوە تا ئێستا کە هاتۆتە سەر ئەوە ببین بە شتێک خیانەتکاری هەڵکەوتووە لە ناو میلەتە و تێکی یاوەتەوە لێمان یەکێک لەو خیانەتکاریانە ئێستا ئێمە دوور نەڕۆین ئیمبەراتۆریەتی میدیامان هەبوو کاکە بەرهەم سرودی ئەی ڕەقیب ئەڵێ ئێمە ڕۆڵەی میدیا و کەیخوسرەوین زیندووە قەت نانەوێ ئاڵاکەمان ئێمە خاوەنی ئیمبەراتۆریەتی میدیا بووین ئەم ئیمبەراتۆریەتی میدیا چۆن چۆنی دروست بوو 41 هۆزی کورد لەن ئەو خۆیانە وەکو ئێستا یەکتریانە خوارد ئەم دژی ئەو دژی ئەو سەرۆکی یەکێک لەو هۆزانە ناوی دیاکۆ بوو هەموو 41 سەرک هۆزەکەی لە ماڵی خۆیان کۆ کردەوە 41 چیلکەی باریکی هێنا وتی سیرکەن ئەم چڵە چیلکەیە بە تەنیا ئەشکیە بەڵام هەمووی بکەن بە گورزەیەک ناشکیە ئەگەر ئێوەش ئاوا یەکتری بگرن ئەوە قەت ناکەون بە قسەیان کرد و ئیمبەراتۆریەتی میدیا بەو گەورەیە دروست بوو کە دروست بوو ماوەی 700 ساڵ لە پێش مەسیحا دروست بووە ئێستا کە ئەڵێن تا مێژووی کورد کە ئەڵێن ئەم ساڵ 2019 زاینیە ئەبێ بڵێن 2790 کوردیە چونکە مێژووی کورد 700 ساڵ پێش مەسیحا ئەگەر هەموو یەک بگرین ئاوا سەرکەوتووە بین بەڵام ئەو ئیمبەراتۆریەتە چۆن چۆنی لە ناوچوو خیانەتکاری یەکێ لە کوردەکانی تێ هەڵکە و ناوی کۆڕش بوو ئەم کۆڕشە ها دەستی دەوڵەتی عوسمانی گرت و بردە سەر ئیمبەراتۆریەتی میدیا ئەو ئیمبەراتۆریەتە گەورەیمان لە ناوچوو لەبەر ئەوە ئەبێ دەدەست لە مێژووە وەربگرین ئەو خیانەتکاریانە دووبارە نەبێتەوە هەر یەکگرتنەکەی دیاکۆ بکەین کە 41 چیلکەکەی کرد بە یەک زۆر پیرۆزە و ڕێپێشنیارەکەی خەمە سەر هەردوو چاوم سەرسەرم بە نیسبەت خۆمەوە ئامادەم لەو ڕۆڵ بگێرم لەو کۆمەڵەوە خوا ئەو شاخ و داخە جوانەی یاوینە تێ ئەو کوردستانە جوانەی یاوینە تێ ئەم زمانە پاراوەی یاوینە تێ لەبەر ئەوە ئێمەش ئەبێت دڵسۆز بین بۆ ئەو فەرمودەی خوای گەورە کە خاکێکی جوانی یاوینەتێ زمانی یاوینەتێ ئێمەش بە ئاواتەوەین بستێ خاکی ئەم کوردستانە داگیرکەرێکی تیا نەمێنێ لە هەر بستێکیە هەوڵ بین بیان کەینە دەرەوە خۆ ئێستش معلومە کێ کوردستانی داگیر کردووە چەندەها بنکەی داگیرکرد لە کوردستانە هەیە لەم دی و لەو دی و لەبەر ئەوە ئەبێ هەوڵ بن ئەم کۆمەڵی ڕۆشنبیریە هەوڵ بن پێشنیار بکەن لە هەرێم لە عێراق ئەو بنکانە هەمووی بکەنە دەرەوە کوردستان پاپکەنەوە بستی خاڵکی کوردستان هینی کۆمەڵی داگیرکەری تیان نەبێ نەهی ئێران نەهی تورکیا نەهی عەرەب